بۆ ئەوەی تەواوی هاوڵاتیان سەرژمێر بکرێن ماوەی 48 کاتژمێر قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەندراوە. بە وتەی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی هەر کەسێک بەبێ هۆ لە ماڵەوە بێتە دەرەوە ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. پرۆسەی سەرژمێری لە سلێمانی سەر لە بەیانی چوارشەمە دەستی پێکرد. سەرەتا گرفتی سێرڤەر ئیشوکاری بژمێرەکانی بۆ چەند کاتژمێرێک پەخست، بەڵام دەوترێت باوکاری هاوڵاتیان لە کاتی خۆیدا پرۆسەکە کۆتایی دێت. تۆزێ سیستی لە سیستەم و ئەوە هەیە شەڵاویش چاگە بێت. تەنها لای تۆیان بەعام وایە؟ من بەنسبەت منەوە ئەم بەشەی من وایە بەستر سەوردەوردا ئەوە لە چاک بوونایە. ئەم ڕدەستپێکی ئیشەکان عادەتەن جنسی و کۆمەڵە ئیترەوەی کە پێیان وتین لیانە پرسین و ناوەکانیان داغڵەکەین هەرەوەی. دەشتە نێو ماڵەکانیان هەر لە دەرەوە پرسیان؟ هەر لە دەرەوە پرسیارەکەین و بۆ ڕۆژانی ئایندە لەوانەیە شتێکی کە بێژۆرێکی کە نازانم ئەویان. بەپێی ئەو پلانەی بۆی دانراوە هەفتا پرسیارەکە لە دوای 22 مانگەوە دەست پێ دەکات و پرۆسەی سەرژمێری تەنها 20 ئەم مانگە نابێت. پرۆسەیەکی ئێمە باسمان کردو هەفتا پرسیار ئێمە ئەوە لە دوای 22 مانگەوە دەست پێکات بێگومان جاری کە سەردانی ئەو خێزانە ناکەینەوە. ئەو پرسیارە ئاسانی ڕۆژانەیە، ینی ئەو خێزانە بۆ نمونە هەر تاکێک لێ پرسین تۆ ئاستی خوێنەواری چییە؟ ئایا ئێستا بەردەوامی لە خوێندنیان بەردەوام نیت و ئایا کارت هەیە کارت نییە؟ ئایا خاوەنکاری یاخود بۆ خۆت کارەکەی؟ ئەم پرسیارەکانمان زیاتر ئەو پرسیارانەیە. ئەمەش هەمووی لێکێک لەمانە نیشاندەرێک دەرەچێت کە دوایی کە ئێمە وەزارەتی پلاندانانی ئەم نیشاندەرانە ئەدەینە حکوومەت ئەو کاتە حکوومەتیش لەسەر ئەساسی ئەم لەسەر بنەمای ئەم نیشاندەرانە ئەتوانێت پلانی خۆی داڕێژێ. نەخێر پرۆسەکە تەواوە کرێت چونکە ئێمە ئێستا تیمەکانمان بەردەوام من لە گەڕان و ڕێژەیەکی باشمان بڕیوە لە کارکردن و تەسەور ناکەین کە نەتوانین تەواویکەین، بەڵکو بە پێچەوانەوە پشتیوان بەخوای گەورەوە بە هاوکاری هاوڵاتیانی خۆشەویست ئەتوانین لە کات و ساتی خۆیان پرۆسەکە جێبەجێکەین. جێگری پارێزگاری سلێمانی دەڵێ سەرژمێری سەرجەم کێشە فیدراڵیەکان لەگەڵ عێراق چارەسەر دەکات، بە تایبەت بودجە و دەرمان و سوتەمەنی، هەروەک ڕێژەی ڕاستەقینەی کورد دەدات بە عێراق. ئەم سەرژمێریە بۆ زۆر شتەکرێتە بنەما. ئێمە کۆمەڵی کێشەی چارەسەر نەکراومان هەیە لەگەڵ عێراق، هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لە ڕووی بەشە بودجەوە، لە ڕووی ئەو پێداویستی و ئەو شتانەی کە لە عێراق هەیە، بۆ نمونە بەشە دەرمان، بەشە خۆراک، بەشە سوتەمەنی، هەموو ئەوانە و هەموو ئەو بابەتانەی کە فیدراڵین ئێمە ڕێژەی ڕاستەقینەی خۆمان تۆمار بکەین. ئەو بەشەی کە تا ئێستا بۆمان دێ ئەو بەشە ئەچێتە ڕێژەی حەقیقی خۆمان. پرۆسەی سەرژمێری لە عێراق ڕەنگە بەخێر بشکێتەوە بۆ کورد، بۆ چوونێکیش پێی وایە سەرنجامی پێچەوانەی هەبێت، چونکە ئێستا پشکی کورد لە بودجە 12.67 و بە گۆڕانی ڕێژەکە کاریگەری لەسەر کەمکردن یا زیادکردنی بەشە بودجەی 2026 هەرێم و کورسیەکانی کورد لە داهاتوودا دەبێت. مەترسیەکەش لەوەدا خۆی دەبینێتەوە کە گەشەی ڕێژەی دانیشتوان لە خواروی عێراق بەراورد بە هەرێم زۆر زیاترە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.